بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێ و جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە. گەشتێکی زۆر تایبەت ئەنجامە دەین و بەرنامێکی زۆر تایبەت لە شیرینچا لە خزمەتی کۆمەڵێ برای عزیز و خۆشەویستە لە شاری هەڵەبجەی شەهید و گەشتێکی شاخڕەوی ئەنجامە دەین و لە گەشتەکەمانە زیاتر ئاماژە بەوە ئەکەین کە چیرۆکەکانی ژیان لە دەمی ئەو عزیز و خۆشەویستانەوە ئەگەڕینەوە و بە خزمەتی بەڕێز و خۆشەویست شاد دەبین بە سروشتە جوانەکەی کوردستان و گەشتی وەرزشکاران بۆ شوێنە تایبەتەکان لە دەوروبەری هەڵەبجەی شەهید. ئێمە لەم گەشتەیە ئەڕۆین ئینشاءڵڵا. تەمان هەموو جارێەوە لە شەوا دەرەشن یاخود دەمە بەیان یاخود پێش بانگی بەیانی. دیارم گەشتە دوای نوێژی بەیانی دەرەچین، بەیانیان زوو پێش خۆرهەڵاتن بەڕێکەوین بۆی کە لە چیا سەرکەشەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی ناوچەی هەورامان و شوێنە ئەو شوێنانەی کە زۆر زۆر تایبەتن لە دەرەوەی با بڵێن منتقەی هەڵەبجەش تاکو ئێوارە تقریبن تا ئێوارەمان پێچوو ئێوارە گەڕێنەوە. ئەو کەسانی کە بەشداریەکەن هەموو جۆرێکی تایە تەمان هەموو چنی تۆژێکی تایە با بڵێن هەموو تەمەنەکانیشی تایە. تەنها ئەوەی تەمەن خوارد 15 ساڵەوە کەمتر لەگەڵ کەسێک لەگەڵ باوکی یا لەگەڵ برایەکی بێنە وەکۆی کە چ ڕێگاکە تۆزە سەختە احتیمال نەتوان کەسێکی مناڵ بۆ شێوە بێت، یان ئەوانەی کە نەخۆشن یان بەتەمەنن ئەوانە تێبینیان لەسەر هەیە کە ئەگەر حاڵەتێک بوو نەخۆشێکی سەختی هەیە نەخۆشێکی دڵی هەیە ئاگادارمان کاتچکە ئێمە بۆ خۆمان چەند کارمەندێکی تەندروستیمان لەگەڵایە ئاگاداری ئەوەن کە ئەگەر کەسە نەخۆش بوو لەوانە نەتوانێت بە هەورازێکا سەرکە چکە ئەو شوێنانەی کەمڕۆن تۆزە شوێنێکی سەختن. خۆشەویستان ئێمە لە ئەم گەشتەمانە ئینشاءڵڵا لە شاری سلێمانیەوە بە تاریکی کەوتوینەتە ڕێ و دوای نوێژی بەیان ڕاستە خۆ هاتوین و ئینشاءڵڵا بەرەو هەڵەبجە و لەوێشەوە بەرەو خوڕماڵ و بۆ سەرگەت و گەشتەکەمان دەست پێکەین لەگەڵ ستافی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی شیرینچام جارە بم جۆرە چیرۆکەکانی ژیان لە دەمی کۆمەڵێ خەڵک و خۆشەویستی شاری هەڵەبجەی شەهید و ئەو دەوروبەرە ئەگەڕینەوە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست. گەشت و شاخڕەوی بۆ قوڵ ڕۆشتنە بۆ ناو سروشت و گەیشتنە بە چیرۆک و گۆرانی و تەسبیحاتی گوڵ و قەتپاڵ و چیاکان، دیدەنی ئەشکەوت و هاوڵانیەتی، شکاندنی بربەستەکانی ماندووبوون و نەتوانین و بێئومێدبوونە. گەشت و شاخڕەوی گەیشتنە بەکانی و ئاوە سازگارەکانی کوردستان. گەشتەکەمان لە پەنا جۆگەلەی باخەکاندا دەبنە چیرۆکەکانی ژیان. لە سەرەتا جناب ئەتەوێت چی بڵیت لەم سەرەتای گەشتە و کامانەیە کۆمەڵی چیرۆکی مرۆڤ باس بکەین، چیرۆکەکانی ئینسان لێر لە ژیانیا حەزەکەین جنابە سەرەتاکەی چۆن دەست پێکەیت؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم. سەرەتا بە خێراتنی ئەوی خۆشەویست دەکەم بە گوستافی بەرنامەکەتان بەڕاستی ئاوادانتان کرد کە تەشریفتانێنا ئەمڕۆ بۆ دەڤەری هەڵەبجە و ناوچەی هەورامان. ئەمڕۆ ئێمە لە هاوین هەواری گوڵپی خۆشەویست وردە وردە گەشتەکەمان دەست پێکەین وەکو گروپی شاخڕەوی ئارامی کە لە عادە مانگانە گەشتی خۆمان ساز دەدەین. بە حەقەت ئینسان لەم تەمەنەکەمەی کە ژیان بەسەریە بین بە تایبەتی منیش وەکو کەسێکە تەمەنێکی کەمە بەڕاستی هێشتا ماومانە بکەوینە ناو حەوزی با بڵێن پرۆسەی ئەزمون و تەجروبەوانە ئەوەندەی کە ئەم چەند ماوە ژیانمان کردووە
چەند شتێک دروست بۆ ئینسان چەند شتێک چۆنەڵی خۆی تۆمار کردووە بۆتە نەخشی سەربەرد ئەویژەوەی کە هیچ شتێک لە ژیانە ئینسان بەدەست خۆی نییە بەمانایە غیرەوەی کە خۆی ئەخزی ئەسبابەکە ئەخزی وەسیلەکە هۆکارەکان ئەنجامەدا ئەلباقەکەی تری ئەلباقەکەی تری کلیلەکەی هەوێنەکەی با بڵین پاوەری بەڕێوەبردنی شتەکان هەمووی لە دەستی خوای ڕەب العالەمین هەمووی لە دەستی ئیلایەکایە کە ئیلای هەموو بوونەوەرە بەبوون و بەنەبوونەوە کە چۆنەڵێ داهاتوو بۆ ئەوە کە مالیکی یەومی دینە ئینسان هەست دەکات کە تەنها شتێک کە شانازی پێ بکات کە خوای گەورەیە لە ئیشەکانە لە ئیشوکاری ڕۆژانە لە کاتی تەوزیبکردنیە لە ئەدای ڕۆژانە لە خزمەتکردنە لە سەر جەمکایەکانی ژیانە ئیحساس بەوەکەی کە هەر شتێک ئینسان بنازێ بە خۆیان بەتە هیچ چۆنە لە ڕۆژە لە ڕۆژان خوای گەورە وەکو زلەیەک ئاگاداری دەکاتەوە جارێکیان بیرمە ساڵی 91 بوو لە پۆلی دویم تەوەسە بووم خزمێکی خۆمان لەسەر سفرە ئاوەکەی برد بۆ دەمی ئاوای کرد گەیشتە لای لێوی نەگەیشت داینە لەو کاتا پشی لێگات بنمونە خێرا شتێکی لە پشی لە بزەبێت نازم بۆ جوچکانە بۆچی هات دوای ماوەیەک تقریبا 2-3 دقیقە چوو بەسەریە کە نانمانە خوارد ئەو ئاوە کە بردی بۆ دەم من خواردم کە ئاوەکەم خوارد وتی ها بزانە فڵانە کردی ئەو ئاوە بوو بە قسمەتی تۆ من بردم بۆ دەم بەس لەو کاتا پشی لە کات ئەوە قسمەتی تۆ بوو ئەوە شتێک بوو لەو لە حەزە من هەستم کرد کە ئینسان ئەوە ئازاتی خۆی نە هەر شتێک کە پاروی من نەبێ قسمەتی من نەبێت تیکەی من نەبێت ناتوانین ئینسان لە سەبەری کاتا دوایی جارێک تریش کە بۆ گەشتێکی ئەوە شاغڕۆی ڕۆشتن دایکم بە چۆنەڵی بە دڵ و بە گیان مریشێکی جوانی سوور کردبوویەوە حاضر باشەوە بەیانی بۆ شاغڕی بچم دیسان لەو لاش و خەسوم یاپراخێکی جوانی کردو خەسوو بە یاپراخ بکە دیسان ئەوی ژەر دایکە بێت چۆنی بکە بۆ زاوا بە دڵ بەدایان باشە ئەتر خوانەی بڕێماشڵاوتر لە ساز من بخۆم ئانازیم وڵاتێ بێ ئەمڕۆ زۆر ینی لە هەردوو لاکە من دام کراوم باش چون بۆ شاغڕۆی لە ڕێگا تەلەفۆن کرا وەڵا ئەوە کاکە فڵانە کەسی خزمتان ئەمری خۆی کردووە بێ بگەڕێنەوە کە گەڕاینەوە نە یاپراخە بەنسیبی ئەمە بوو نە مریشەکەش بەنسیمان بوو بەڵێ مریشەکەمان لە شوێنی تردا ناو یاپراخشم تەسلیمی خۆشەویستان و کراوڕەکان بردیان بۆ گەشتەکە ژینگەی چیرۆکەکانی ژیان پێش لە دایکبوونی شارستانیات جەنگ هێرش و تاڵانی بوو لەسەر ئاستێکی بچووک و سنووردار کاتێ شارستانیەت پایەکانی دامەزراند جەنگەکان زۆر ترسناک بوون و هەژمونی خۆیان لە تەواوی جومگەکانی ژیان ئاخنی و کاریگەری ترسناکیان بەجێهێڵا وجون باولی کە زەنایەکی دەروون ناسە دەڵێت مەخلووقێکی وەک مرۆڤ بە تەبیعەت و سروشتی تند و تیژە کەواتە پێشترین کاری عاقڵمەندان و حەکیمانی وڵات ئەوەیە ئەو حەتمیەتە دوورخەنەوە لە کۆمەلگاکانیان قابیل کە هابیلی کوشت یەکەم مەترسی فیتنە و ئاگری جیاوازی دیوەخانەکەی ماڵی ئادەمی سوتاند مەترسی مرۆڤی گوناهباری ڕاگەیاند قابیل حەزی مانەوە و دەستپاڵایی یەکەم هەڵەی کوشتنی پێنجامدا مرۆڤ هەمیشە کارتێکراوی بەسەرهاتەکانی ژیانیەتی ئەمانەوێت لەم ئەڵقەیەی شیرین چادا لە میانەی گەشتێکی ناوچەی هەورامان و هەڵەبجەیە زۆر بە سادەیی و دوور لە تەکەلف چەند بەسەرهاتێکتان بۆ بگێڕینەوە وەکو خۆی بەسەرهاتەکان پێمان دەڵێن هەتاوەکو ئێستاش لە دوای چارەکە سەدەیەک لە نەمانی دیکتاتۆریەت لە کوردستان لە دوای کارەساتەکانی هەڵەبجە و ئەنفال و کوردقڕان بەگشتی هێشتا چیرۆک و بەسەرهاتەکانی مرۆڤی کورد تراژیدین و هێشتا بۆنمان بە ئازادی و دادپەروەری و مەدەنیەت و پێشکەوتنەوە نەکردووە ئەگینا چیرۆکی نوێ دەبووە داستانی نوێمان و هێشتا مرۆڤی کورد باری دەرونی بۆنی باروتی لێدێت و ئازارەکانی هەتا ئێستاش بەردەوامە هێشتا گوڵی پەمەیی و شین لە هونەری تەشکیلیمانە نابینین بەشێکی گەورە و بنەڕەتی گەشتەکەمان لێ قەدەغەکرا بە بیانووی ئەوەی کە کامێران نابێت لە سنوورەکان نزیک بێتەوە ئەمەش بەردەوامی لە نائارامی نیشتیمانەکەمان پێڕادەگەیەنێت بەڵام شیرینچال لەو نیوە دیمەنەش وێنەیەکی جوانی گەیاندا ئێوەی ئازیز چیرۆکی ژیان بەردەوامە
کاگارم کاک لەخوانێ و چیتان دەسەکەوێت ئەوتانت ئەم شاخ و داخ و ئێوارە چێ بنەوە چیە بنەوە زۆر قسەی جوان دەستان خۆش بێ وڵی فەرسەفەی شاغڕۆی لە گروپی شاغڕۆی ئارامی ئەوەیە کە ئینسان کە باینان دەرچێت تاوکو ئێوارە ئەبێ بە دیدێکی قوڵەوە بڕوانێتە سروش کە بزان ئەم سروشت کە چه دیارێکی ئیلاهیە چی پێدا چۆن ئەم چەمو دۆڵە هەریەک لە شێوازێک شاخ و داڵ و نشێ و بەرزایی و هەوراز و ئۆمانی تایە بامان شێوکەواتە ئەم ژیانە پڕێتی لە هەوراز و نشێ و تەختایی و دەشتایی و بەرزی و کەوتن و هەڵبەزین و دابەزین ئەمانە وێزەکانی ژیان بۆ ئینسان چۆن دار و درەختان ئەمین کە بە لاروگێڕ دروستکراوە کەواتە جسمی ئێمەش مێشکی ئێمەش تەبعی وایە حەزی بە سروشتێکە کە سروشتێکی ناڕێک بێ ئەومان پیشاندا کە مەرج هەرشتێکی ناڕێک بێ زۆر شدێ وەکو شاخ و داخان ناڕێکن بەڵام لە عینەن کاتە هەمیان جوانە سروشیان جوانە چۆن ئەدایان جیاوازە بەڵێ بۆ چونکە بەو ناڕێکی و جوان کەواتە قوبوڵکردنی سروشت بەم شێوەی کە هەیە ئێمە ئەومان دەستێکێک کە ئەبێ لە ناو یەکە تەبابین هەماهنگ بین هاوکار بین هەموو کۆمەلگا هەموو جنسی بەشەرێت هەموو عالم بەو شێوە تاو دیسانەوە سروشتێکی بەشەری دروستکەین و بتوانین کایەکی ئینسانی جێبەجێ بکەین و بە خۆشبەختانە ژیان وەسەر بێت. سەبارەت بەو بابەتی کە ئێمە ئەمڕۆ دەمانوێت قسەی لەسەر بکەین بریتە لە لێکەوتەکانی جەنگ لەسەر سایکۆی ئینسان و گومانی تێدا نیە مرۆڤایەتی بە درێژایی مێژوو یەکێک لەو شتانێک کە بەخۆیەوە بینیویەتی بریتە لە جەنگ و جەنگیش یەکێک بووە لە دیاردانی کە حاڵەتی زۆر ناخۆش لە ڕووی دەرونی و سایکۆلۆژیەوە بەسەر دەرونی ئینسانەکان بەجێ هێشتووە و هەتا ئەم دەقێژ لە ڕووی زانستیەوە لێکۆڵینەوە و با بڵێن توێژینەوەی زۆر لەسەر کارەساتەکانی جەنگ کراوە و لە ڕووی دەرونیەوە چه کاریگەریەک لەسەر دەرونی ئینسان بەجێ دەهێڵێ گومانی تێدا نیە ئەگەر بین باسی جەنگکەین دیارە لە ڕووی دەرونیەوە پێش ئەوەی کە جەنگ دەست پێ بکە و لە کاتی دەستپێکردنی جەنگ و دوای جەنگیش حاڵەتەکان زۆرن کە تووشی مرۆڤەکان دەبن جارێ شتێکمان هەیە کە لە سەردەمی جەنگی جیهانی یەکەمدا دۆزراوە کە پێی دەوترێت سترێسی جەنگ CSR کە ئەو واتەواتەی کە دروست دەکرێت لە بەرامبەر تەرەفی مقابلدا جا ناونانی سارۆخێک و کاتیۆشەیەک بێ ناونانی هێرشێک بێ کە ناوندراوە و ئەمەش تەنها مەبەستی ئەوەیە کە سترێس و حاڵەتێکی فشار بخاتە سەر تەرەفی بەرامبەر بۆ ئەوەی لایەنی بەرگری زەعیف بێت ئەمانە بەکار هاتووە و هەتا لە جەنگی کەنداوی یەکەم و دووەمیشدا ئەوەی کە دەبیندا لە مەسەلەی گەردەلولی تۆڵە و گەردەلولی پیابان و نازانم هجومی قرشی دەریاکان و ئەمانە هەمووی ئەو ناوانن کە بەکار دەهێنرێن یان ئەو ئەسلحانی کە لە بەردەستدان هەر یەکە و بە جۆرێک مەسەلەن یەکێکیان ناو ئەنرێت ئەمە سارۆخی وێرانکەرە هەموو ئەو بابەتانەی کە لە سەرەتای جەنگدا پێش ئەوەی کە جەنگ ڕوو بدات دوژمنەکان بەرامبەری یەکتری بەکار دەهێنن کاریگەری نەرێنی لەسەر دەرونی ئینسان و فشارێکی گەورە لەسەر دەرونی ئینسان دروست دەکات هەتا لەسەر تاکەکانی تریش کە بەشداری ناکەن لە جەنگدا بۆ نمونە هاوڵاتین چونکە هەر تەنها کاریگەری بەجێ ناهێڵێ لەسەر دەرونی جەنگاوەرەکان بەڵکو لەسەر دەرونی کۆمەلگا بە شێوەیەکی گشتیش دەتوانین بەجێ بهێڵن و لە کاتی جەنگدا ئەو کاتێک کە جەنگ ڕوودەدا ئەو هەموو مەشهەدانەی کە دەبینرێت ئەو مەشهەدە جەرێک بڕانی کە جاری وایە تۆ تەسەور ناکەی ببینرێت ئەو جەنگاوەرانە یان کۆمەلگا بە شێوەیەکی گشتی منداڵ ژن هەموو ئەو تاکانەی کە مەشهەدە با بڵێن مرۆڤانەی کە دەبینن هەمووی تەسیری گەورە بەجێ دەهێڵێت لەسەر دەرونی ئینسان دەرهاوێشتەکانی جەنگ و ژینگەی مەشحون بە هاتوهاواری تۆڵە و گڕگرت و بە پیرۆزڕاگرتنی پیاوە شەڕانیەکانی جەنگ ترس و دڵەڕاوکێ و خەمۆکی و حەزی تۆڵە و سەدمەی دەنگی قورسی تۆپەکان و کاریگەری لەسەر کەم توانایی و نەتوانینی کارتێکردنێکی ئیجابی مرۆڤەکان ئەبێت ئەم دەرەنجامە مرۆڤەکانی ئەو کۆمەلگایە تووشی نابەرپرسیارەتیە کات بەرامبەر بنیاتنانەوەی نیشتیمانەکەیان کێشەکانی ئیدمان کێشە تەندروستی و کۆمەڵایەتیەکان چینایەتی و کێشە خێزانیەکان هەمووەمانە زیادەکات ئەبێت ژینگەی لەبار بۆ کۆمەلگاکەمان فراهەم بێنین هەتا چیرۆکەکانی مرۆڤ بگۆڕێن کەشی لەبار بۆ مرۆڤ بسازێنین هەتا تاکەکانی کۆمەلگا لەباری دەرونی جێگیر و هێمن نزیک بکەینەوە
ئیتر ئەو کاتە خەونە ئەرخەوانیەکان دەبنە چیرۆکی نوێی کۆمەڵگاکەمان. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، یەکێ لەو سەرگوزەشتانەی کە بەسەر بەندە هاتووە ساڵی 1991 کە لە پۆلی دویم تەوەسەبووم کە ئێستا پێڵێن هەشتی بنەڕەتی، بەڵێ پێڵێن هەشتی بنەڕەتی، جارێکیان کە دوای بەربوونی تەلەبایەتی کە لە عادەکە بەیانیان بوون لە بەرامبەر جادێک کە پەڕیمەوە هەستم کرد لەگەڵ قەرەباڵقی و ئاپۆڕای ئەو قەرەباڵقیە بەرازیلیەکی سوور بە ناو تەلەبەکانە کە ڕۆژ گوزەری کرد لەسەر جادەکە دای لە شوشەکە ئاوا وەکو چۆن تەقەلبابێکی درا لە شوشەکە، وەکو چۆن کەسێک بێوێ پێم بڵێ هەستم کرد ئەو لێدانی شوشە پەیوەندی بە منەوەیە لە ناو گەرمەی و قەرەباڵقیە بە لطفی خوا کەلام کردەوە بە لای چەپا سێرەکەم باوکمە لە بینی دوو بڵێن ئاسایشی ئەو کاتە با بڵین پۆلیسی ئەو کاتە جێی شعبی ئەو کاتە کە چوون لە دایرە بردویانە بۆ جێی شعبی بەرەو کۆی سەوقی بکەن. ئاوای کرد ئیشارەتی کرد و مەس پێشەوە کە من بپەڕمەوە لە جادەکە و منی بینی و ئیشارەتی کرد کە نەما ئەوە تا من گیراوم و لە دایرەت منیان دەست بەسەر کرد و من ئەبن. خێرا کەوتمە شوێن بەرازیلیەکە کابۆی کشینم لە پێیا بوو کتێبەکانم بەم شێوە جوان جوان گرتو کراسێکی سپی ئێستا لە بەرچاومە ساڵی 90 خەڵکیان نەگرت بە جێی شعبی خێرا چوینە مەرکەزەکە نزیکەی 20 دقەی لە مەکتەبەکەی خۆمان دوور ئەو 20 دقە من بەڕاکردن بە شوێن بەرازیلەکەەوە ئەگەر مبالغەی پیانە بێت لەگەڵ بەرازیلەکە ئاگام لێ وەسا دوای 2-3 دقە منیش لەگەڵ بەرازیلەکە گەیشتم مەرکەزەکە تەماشاکەم خەڵکێکی زۆر هێناوە لە قەڵازەیی لە خەڵکێکی زۆری ئەو مەجەمەعی بانجان کەو کاتێمە لەوێ بوون لەوێمان خوێن خەڵکی زۆر هێناوە دەست بەسەریان کردو سارێکی زۆریان کردو بە سوغرە جێی شعبی هەموو لەوێ جوبە و ترتیبات و فیشک و مەخزن و هەموو شتێکی مسلحێکن و خێرای نێرن بۆ معسکەر سەلام لەوێ سەوقێکن بەرەو کۆیتەوەوانە مقابلە کران والحەسڵێکی لەوانە کە باوکم باش بیرم بە کابرای پلەدارەکەی وت گەورە من 8 ساڵ عسکەریم کردووە اینجا غێرە مەسلحی ژوم کاتی خۆی بە لیژنە دەرچوومەمانە کە چاوم باش چاوی قەرەوڵم تەواونی ئەوانە نەخۆشیە وتی ئەو شتانە ناخوامە دیفاع لە وەتەنەوانە تۆ ئەترسیتەوەوانە والحاصل لێرە باز لەوەی کە چۆن ئینسان ئەگەر نازانی عسان تەکڕەو شەیئن وهو خەیر لەکم سەوقیان کرد بەرەو معسکەر سەلام ئەوانە لەوێ جەماعەتی معسکەر ئامرەکان کارەبایان نابێ ئەو شەوە لە دەواجین و ئەوانە خەڵکێکی زۆریان هێناوە بەرەو کۆی سەوقیکەن هەڵەچنیان بۆ سلێمانی لە سلێمانی لە سیانەی کارەبا داواکەن سێ کارمەندی باشمان بنێ لە دایرەی کارەبا ئێمە پێویستمان پێیانە تاوەکو ئەمشەو کارەبا بەرنەوە لەو شوێنە داینێت بۆ هەموو خەڵکەمانی ناوە بێ ئەمشەو کارەبایانە بێ بەیانی سەوقین بەرەو کۆیت یەکێ لەوانە کە دەستنیشانیەکەن کابرایەکی خەڵکی شارباژێرە بێ پێم وایە کاک حاجی قادری ناوە لەگەڵ دوو کەسی ترە ئەویش شوێنە خوا لەوێ ئەڵێ وەستا عەرەب کە خاڵی منەکە کە یەکە لە کارمەندەکانی دایرە کارەبا لە سیانەی سلێمانی ئەمە ئاگاداری باوکم نەکە لە بانجان گیرا و ئەیێنن بۆ معسکەر سەلام ئەڵێ ئەمە سوێنی بێ وەستا عەرەب نەیە من ناچم لەو ئیشە ناکەم بە زمانی شارباژێری خۆیان ئەویش لەوێ بەڕاستی خاڵم زۆر بێتاقەت وڵێ کاکەوان ئەم سێ کرێکاریان ویستەوە ئەمڕۆ سەرێ من ئەمڕۆ داوامەکەم تەواو بوو حەقی سراحەتی خۆمە تۆ بۆچی پێشاوتەتە من ئەڵێ من بەبێت و ناچم خوایەک و نابێت و والحاصل کابرای ئامری ئەڵێ بە قوربانم ئەتر چۆن ئەڵێ دەستێنێ بەسەر سەری خاڵۆمە ئاواهینەکە ئەڵێم کابرا بەبێت و دیاریشەکە ناکات تۆ وەرە لەگەڵمان چێڵی لە خزمەتان والحاصل خاڵم کە خۆی گێڕایە وتی زۆر نابەدڵی سەرکەوتن بێتاقەت و خەریب و سکی کابرا بدڕم کە ڕەفیقی چەند ساڵم بوو چونکەم زانیمانە حزبی بەعسن بێگاریەکەن ئێستا بخوا زانیمەش سەوق ناکەن وتی کە چوینەوە سێرکم باوکو لەوێ لە معسکەرەکە ئەمە چیەکەی وتی وەڵا لە بەنجان منیان هێناوە دێ چۆن وتی وەڵا منیان پێچاوتۆ لە دایرە و ماڵ مناڵیش ئاگادار نییە وتی وەڵا لەوێ تۆزێ دەموچاوم دا بە یەکا وتم عادەی ئیشەکە بوەسێن وتی من سەرۆکی لیژنەکە بووم ئیشەکەم وەسان وتیان بۆ ئیشەکە ناکەن وتی وەڵا خەبەریان نار بۆ ئامری معسکەرەکە وتیان وەڵا گەورە میشەکە ناکەن وتی عادەی با گەورەکە نەکەیان بێ بەرپرسەکان وتی کە ڕۆشت وتی بۆ ئیشە ناکەن وتم وەڵا ئیشەکە ناکەین کاکە ئێمە پێویستیەکمان نەکەوێتە ئێوە کەوتان لە خزمەتانم ئێوە نایکەن وتی کامەیە پێویستی ئەوە عادەی وتم وەڵا کاکە ئەوە ئامۆزایەک مات و 8 ساڵ عسکەری کردووە غێر مەسەلەحیشە هەژ مناڵی بەجێهێشتووە خدمەی خۆی تەواو کردو لە دایرەی ناوتان و چوو بە ساڵیشە وەختی ئەوەی نەبۆ شعبی بەتەمان بەیانی ببن بۆ کۆیت وەمانە بۆشە وتی کامەیە وتی ناوەکەیم بەرێ وعدی پیاوێ وتی سمێڵی گەر کە ئێمە خۆمان زۆر جار ئەڵێن بۆ نمونە عەرەب وعدی نییە وتی سمێڵی گەر شەو نیوەی شەو بەز سەباک لای کەس باسی نەکە لە بەرچاوی ئەوان نابێ شەو نیوەی شاو من ئەم پیاوە ئەنێرمەم خزمەی تۆ کە ئامۆزات هەم زاواشتە وعدی پیاوێ ناوەکەم بەرێ خەسر و حامد عەبدولقادر وتی ناوەکەی نووسی منیش بە نابەدڵی هات دەستمان کرد بە ئیشەکە وەرە وتم باوەڕ ناکەم ئێستا ئالم کاتا کێبەکێ و پاشاگەردانیە وتی باوکم شەو نیوەی شەو کاتێکم زانی بەو هینە هەمووی خەوتووە نەفەرێک گەڕێ بێواشی من و خەسر و حامد وتی تا وردە منی دۆزیەوە لە خۆشاوتی من خەوم لێ نەکەوتەوە شەو تابان
وتی هەر بەو شەوە دەواژینەکە دەرانە کردوان ناو دەواژینێکۆ زیاد لە 500 کەس وتی تا سەر جادە ڕوانیان کردوم و مەلابانگدان هاتەوە ناو بانجان. بە جێپی قەدەری خۆمانە دەڕۆین لە نەخشە و پلان ناترازین و ڕێک ڕێک هەنگاو دەنین ناتوانین قەدەرمان بگۆڕین. بەنای خۆی بەخشندەی میهرەبان تاوان بەڕێزەکانم ئەوەی کە تا ئێستا ڕووداوێک یا چەند ڕووداوێک لە حیاتی منە تا ئێستا لە بیرم ناچێ یەکێک لەو ڕووداوانە کە من تەمەنم 16 ساڵان بوو و ڕۆژی 16 1970 کە بەڕاستی ئەو ڕۆژە ڕۆژێکی ناخۆش بوو بۆ ئێمە بەڵام من گەنج بووم لەو کاتە لەگەڵ کوڕێکی ئامۆزام کە ئێستا ناوی حاجیوریایە دوای ئەوەی کە هەڵەبجە گیرا لەلایەن ئێرانەوە کۆمەڵی خزممان هەبوو لە ئەو کاتە لە ئێرانەوە گەڕابوونەوە لەگەڵ پێشمەرگەکان چوون بۆ لایەن بۆ سەرای ئێستا با بڵێن لە هەڵەبجە کاتێک کە چوینە ئەوێ نزیکەی سەعات 11:04 و ئەو ناوە بوو تقریبن جیهازیان لە پێ بوو پێشمەرگەکان بە ئێمەیان وتیان کاکە وەک بڕۆن تیارە هات ئەو نزیکەی تقریبن 11:20 ئەلەو دەورە ئێمە بەجێمان هێڵا تقریبن بەرەوباخی گشتی ئەگەر و کەسەی شارەزا بێت لە سەرای هەڵەبجەوەتە لە قایمقامەتی ئێستای هەڵەبجەوە بەرەوباخی گشتی ئێمە هاتین لەو حاڵەتە ئێمە پورزایەکی باوکمان لەگەڵا بوو کە ناوی کاکتەها بوو خوا ئەفریقا کە لەو ڕۆژە کە پێم وایە لەو ڕۆژە شەید بووە لەگەڵ ئێمە بوو من ئاگادار بووم من و حاجی وریا بەرەوباخی گشتی هاتین ئەو بەرەو مزگەوتی شافعی بوو ئەو کەسێک کە هەڵەبجەی بێ باش شارەزایە کە دوویەکی ئیتیجای جیاوازن ئێمە هاتین بەرەوباخی گشتی تارەکە هات کە تارەکە هات قەسفی کرد کە قەسفەکەی کرد یەکەم قەسف ئێمە گەشتینە بەردەم دەرگای باخی گشتی ئەو کوڕەکە تەهای ناو بوو کە تەهای کاک عەلی بوو تەهای کاک عەلی بەڵێ پورزای باوکم بوو بەرەو مزگەوتی شافعی ڕۆشت قەسفەکە بیست زەبەدیای لەو شوێنەی کە ئەو ئیتیجای بۆی ڕۆشت بەپێ ئەو مەتر و پێوانەی کە من لە خیاڵی خۆمە ئەی پێوم ئێمە بەرەو باخی گشتی ڕۆشتین و ئەو بەرەو مزگەوتی شافعی چۆن ماڵێن لەو مەنتیقەیەوە بوو پێم وایە ڕاستەوخۆ هەر لە یا شەید بوو بێوە هەتا ئێستاش تەرمی پیرۆزی نەدۆزراوەتەوە نازانین چی بەسەر هاتووە تا ئێستا با بڵێن کەس نازانێت چی بەسەر هات ئایا شەید بووە فیات چووە مردووە ون بووە کەس نازانێت کە مرۆڤ دەکەوێتە ئەزمەی بوون و نەبوون کە مەترسی ڕوو لە ئاسایشی کۆمەڵایەتیە کات هیچ بەسەرهاتێکی گوێ ئاگردان و پەناپاسار و مەجلیسی گەورە پیاوان و کۆڕی ژنان و یاری دەستی مناڵان بەڕەوتێکی ئاسایی ناڕوات و بەسەرهاتەکانی مرۆڤ لە قاڵبێکی ترسناکە چوارچێوەی بۆ دروسەکرێت و وەک کارەکتەرێکی جەنگ خۆی دەگێڕێتەوە وەختی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت ڕووی چەکەکەت مەکەرە کەسی بەرامبەرت تەنانەت بە سوعبەت و شۆخیشەوە یعنی هەموو دیمەنەکانی جەنگ و کوشتار و چەک بشارنەوە مرۆڤ مەتۆقێنن چونکە تۆقاندنی مرۆڤ بە جەنگ و دەرهاوێشتەکانی بە جینەکانی مرۆڤە دەڕوات و زۆر زۆری ئەوێت هەتا دەستی نەگریسی لێ خەمان بەرەدات وزە و توانا و ئومێدەکانی مرۆڤ لە ئەمبوڵاسەکان دەربێنن و ئومێدی گەشتی شەمەندەفەری داهاتووی شارەکانی کوردستانی پێبدەن مرۆڤی ئەم مەملەکەتە لە چاوەڕوانی داهاتووە ئەژی هەتاوەکو ئێستاش مرۆڤی کورد لە ئێستای خۆیان ناژی جارێکیان ساڵی 2001 بوو خەفەرم لە نەخۆشخانەی تەوارەکەی هەڵەبجە حاڵەتێکیان هێنا پیاوێکی تەمەن 45 ساڵ بوو تەواو بورا بوویەوە چونکە کولێرای گرت بوو کولێرا ئەوانەیە کە لە بواری پزیشکیا شارەزان کەسەکە وەنە سکێچێ وەنە ئەڕشێتەوە تەواو شلەمەنی لە جسمی نامێن و دوای ماوەیەک کرد هۆش لە دەستدەدات و ئەبورێتەوە ئەم پیاوە 45 ساڵە لەسەر بێدەکە کەوت بوو چەند دکتۆرێکی هاتبوونە سەری دوای ئەم لاولایەکی زۆر محاولێکی زۆر دوو کامیان بۆ دانەوە الحاصل ئیسفادەی نەبوو هیچ جەستێکی نەما بوو دکتۆر فەرمانێک لێ بوو باش لە یادمە ئیسعافەکان هێنا وتی ئێمە بێ خێرا بیبەن بۆ سلێمانی دوو کامیانمان بۆ دانا لەوێ یەک سێتی تەواو ئاوی مقەتەر مغەزی
پێم وایە 25 دانێکی تیا بوو بیرمە لە ماوەی ئەو نیو ساعت دقا تا گەیشتە خەسخانەی جمهوری لە ڕێگا بەو دوو کانولاوە وتی لە ڕێگا بەردەوام ئەم دوو کانولا ئاگاو لێبێ نابێ ئەبێ فول ئاوەکە بەربیتەوە ئەم کەسەتر لەوایە بمێنێ و لەوایە نەبێنێ یعنی مان و نەمانی دوای ئیرادەی مەشیەتی خوا وەسا وەکو سەبەب لەسەر تۆ بڕۆ لەگەڵ یا متمانەمەی بە تۆ لەگەڵ حاڵەتا بڕۆ لەگەڵ خزمێکە لە دوای سابەکە سەرکەوتین ئەو بوو لە ماوەی ئەو 40 دقا تا گەیاندمانە خەسخانەی جمهوری 21 بتڵاوم بۆ هەڵواسی یعنی هەموو جارێ بۆ هەردوو دەسەکەی زۆر بە فولی بە خێرایی بەرمدا بووە جوان ئەنگوشی خێرا لە ماوەی چەند دقەیەکی کەمە هەردوو جارگە دوو بتڵ تەواو بوو لە ماوەیە ئەم 40 دقا 21 بتڵایی بۆ هەڵواسرا بوو پێشتریش احتیماڵی تریان بۆ کرد بە دەرزێوانە گەیشتە خەسخانەی جمهوری لەوێش کلیلیان هێنا بەژێر قاچە هیچ ڕەتفیعلێکی نەبوو هێشتا هەر زۆرەوە بوو چونکە سکسوونێکی زۆری کرد و تەواو کولێراکە زۆری بۆیە نابوو کەیسێکی خەتەر بوو ئەوەی کە لەوێ من دامان ناو بۆ شۆکەی لە ماڵی خزمێکیان ماینەوە بەیانی لەگەڵ حکوماتمە گاراج و هاتمەوە دوای چەند ساڵێک قەدەری خوا لە پردەکەی زەڵم بۆ هەورامان هاتمەوە جێبێکی پۆلیسیەکان 12 نەفەرەکان دوای 5 ساڵێک دەستم لێ ڕاگر وەسا کە وەسا و سەرکەوتم ناسیمەوە من مەرحەباوی چۆنی چاکی قسەم نەکەوتم باجارێ پارەکەی بێمە اینجا نەوەکاهینەوە بکە پارەکەم لێ وەرنەگرێ پارەکەم پێدا و دوای 1-2 دقە وتمەرێ چەند ساڵی لەمە پێش تۆ فڵانە کەس نی شتێکی ئاوا هاتی تەوارەکە و لەگەڵ خزمەکانی خۆت و تووشی حاڵەتی وتی بەرە وڵات چۆنە وتم دەی من لەگەڵ تا بووم زۆری پێخۆش بوو تازە زۆر هەوڵی دا پارەکەم باتەوتم نا من بۆیە پێشتر پارەکەم دای هیەوە نیە بەس دوای خێمان بۆ بکەمانە لە کاتی ڕوودانی جەنگدا ئەو مەشهەدانە هەمووی قابلی ئەون کە لە دوای جەنگیش ئەو ئاسارە نەرێنیە لەسەر دەرونی ئینسان بەجێ بهێڵدێت بابەتێک حاڵەتێکی دەرونی دۆزرایەوە کە پێی دەوترێ پۆست ترۆمۆتیک سترێس دیسۆردەر کە کورتکراوەی PSTD-ە یعنی سەدمەی دوای کارەساتێک کە ڕوودەدا کارەساتی جەنگ کاتێک کە کۆتایی پێدێ ئەو حاڵەتە دەرونیە گەورانی کە لەسەر دەرونی جەنگاوەرەکان بەجێ دەهێڵرێت یا لەسەر دەرونی منداڵ یان لەسەر دەرونی تاکەکانی تری کۆمەلگا بەجێ دەهێڵێت هەمووی وای لێ دەکات کە ئینسان بخاتە دۆخێکی زۆر ناڕەحەتی دەرونیەوە بە تایبەتی ترس و سترێس و سەدمەی دوای کارەسات کە ئەم کۆمەڵە حاڵەتانە کە تووشی دەرونی ئینسان دەبن گومان تێدا نییە کە ئینسان دەکەوێتە ژێر کۆمەڵێک حاڵەتی چاوەڕوان نەکراو من زیاتر ئەوەی کە مەبەستمە لە سەدمەی دوای کارەسات کە جەنگ کارەساتێکی زۆر گەورەیە و ئەو سترێسی کە دروست دەبێت و ئەو ترسی کە دروست دەبێت لە دەرونی ئینساندا لە سایکۆی ئینساندا بە بەردەوامی دەمێنێتەوە کاتێک کە مرۆڤەکان تووشی سەدمەی دوای کارەسات دەبن سێ ئاساری گەورە بەجێ دەهێڵن لە دوای خۆیان یەکێک لەوانە لە ڕووی جەستەییەوە ئەو کەسێک کە تووشی سەدمەی دوای کارەسات دەبێت ئازاری سنگی بۆ دروست دەبێت تەنگە نەفەسی و هەروەها ڕشانەوە سەرگێژە تووشی سەرێشە دەبێت و هەروەها فشاری خوێنی بەرز دەبێتەوە و تووشی عارەقکردنێکی لە ڕاددەبەدەر دەبێت و هەروەها ماسوولکەکانی تووشی ڕەغبوون و لەرزینێکی لە ڕاددەبەدەر دەبێت ئەمە ئەو نەخۆشیە دەرونیە کە پێی دەوترێت سەدمەی دوای کارەسات کە پێی دەوترێت PSTD و ئەمە دۆزراوەتەوە لەسەر هەتا سەربازەکانی بەریتانیا و هەروەها ئوستورالیا و بەریتانیەکان دوای جەنگی کەنداوی دووەم لە ڕووی عەقلیەوە ئەو ئینسانە تووشی چی دەبێت تووشی ئەوە دەبێت کە سەرزەنشتی خۆی کردووە احتیمالی هەیە بەرگری لە خۆی کرد بێ و کە تەڕەفی بەرامبەری مەسەڵەن ئەوە کرد بێ یاخود ئافرەتێک منداڵێک پیرێک کارەساتێکی جەرگ بڕی بینیوە لە کاتی جەنگدا لە محەلەکەی خۆیدا لە مەنتیقەکەی خۆیدا بە شێوەیەکی گشتی هەتا جاری وا هەیە ئینسانەکان لە دوورترین شوێن لە ڕێگەی میدیاوە کارەساتێکی جەرگ بڕ دەبینێت ئەم کەسە تووشی سەدمەی دوای کارەسات دەبێت سەرزەنشتی خۆی دەکا و هەروەها تێکچوونی هوشیاری لە لای خۆی نامێنێ و هەروەها وای لێ دێت کە تووشی نەناسینەوەی کەسەکانی نزیکیشی دەبێوانی هەتا جاری وا هەیە کەسەکانی دەوروبەری خۆی ناناسێتەوە وای لێ دێت کە شتی لەبیر دەچێتەوە زاکیری زۆر زەعیف دەبێت میمۆری هیچی تێدا نامێنێ یعنی جاری وا هەیە نازانێ ئەمڕۆ چەند شەمەیە نازانی ئەمڕۆ چ ڕۆژێکە نازانی ئەمڕۆ چ مانگێکە کاتی چەندە پێش نیوەڕۆیە دوای نیوەڕۆیە وای لێ دێت کە تەرکیزی زۆر لاواز دەبێ و هەروەها لە بیرچوونەوەی بەڕادەیەکە کە
ئەم سەدمەی دوای کارەساتە وای لێ دەکات لە ڕووی عەقڵیەوە بە تەواوەتی مێشکی تێک بچێ. یەکێ لەو ڕووداوانەی کە بەڕاستی هەرگیز لەبیرم ناچێ ساڵی 91 بوو مانگی سێ لە قوتابخانەی سەلاحەدین بووم لە پۆلی پێنجی زانستی. ئەو ڕۆژە هەرگیز لەبیرم ناچێ بەڕاستی ئێمە کۆمەڵی هەڵەبجەیی بووین کە لێرەوە سوپاسی مامۆستا ئەمجەدەکەم ئەمجەدی شێخ جەمال کە کۆمەڵی تەلەڤەی هەڵەبجەیی وەرگرتە بوو هەوی سلێمانی بۆ کردوین بۆی بتوانین لە ناو سلێمانیا بخوێن. تەمان ئەمە دوای 88 کە کیمیایەکە وەشێنرا ئێمە لە ناو سلێمانیا بووین هەڵەبجەی وەرنەژیرا بەس ئەم سوپاسێکەین لێرەوە ئێمەی وەرگرت ئەوەی کە تا توانیانی تاوەی کە دەسەڵاتیە بۆ ئێمەی وەرگرت. بەڵام ئەوەی کە من لەبیرم ناچێت ئەمەیە کە مانگی سێی 91 دووسێ ڕەفیق حیزبی عەرەب و کورد هاتن بۆ مەکتەبەکە ئێمەیان بان کرد لە پۆلەکە کاتێک کە چوینە سەرەوە چوینە قاتی سەرەوە لە مختبەرەکەی سەرەوە قوتابخانەی سەلاحەدین ئێستش خەریتەکەی نەگۆڕاوە بەرامبەر ئیدارە لە قاتی سەرەوە چوینە مختبەرەکە ئەگەر ئێستا مختبەر مابێ 11 کەسیان بان کردە قاتی سەرەوە ئەم 11 کەسە بەعسی نەبووین هەرچی زۆریان لێکردین بۆچی نابن بە بەعسی ئیمزایەکی بەعسی بکەن ئەمە هەموو تەلەبەکان بەعسی بوون هەمویان ئیمزای بەعسییان کردبوو لە ساڵی 92 هەموو قوتابخانەی سەلاحەدین بەعسی بوو ئەم 11 کە تەلەبە ئێمە بەعسی نەبووین نۆمان هەڵەبجەی بووین وتی ئەخی قسەتان لەگەڵاکەم یاوەتە هەفتەی داهاتوو یەنەوە بە ئیمزای بەعسێتیەوە بنە ڕەفیق حیزبی بنە بەعسی یاوەتە هەفتەی داهاتوو نێنەوە بۆ مەکتەب جامتاکەتان پێشنەوە شڕشی تاتان بەرنە دەرەوە ئێمەش هاتینە خوارەوە چی بکەین چۆن بکەین ینی زۆر خەم دایگرتین بەڕاستی ئیرادەی ڕەب العالەمین بۆ هەفتەی داهاتوو ئینتفازەکە ڕوویە ئینتفازەکە ڕوویە ئەوە بوو لە حوتی سێ شاری سلێمانی ڕاپەڕی و ئەستێر و ڕووبار و سەرچاوە ئاویەکانی کوردستان بیرەوەری و خۆشی و هەڵپەڕکێ و گریان و خەردەل و ورە و بێئومێدی دەناسنەوە و لە خۆشیەکانە ئەم ڕووبار و ئاوانە شینە بن و بەمەستبوون بە گۆرانیەکان هاژەی ئاوەکان شادی دەردەڕێت بە کارەساتە تراژیدیەکانیش دەبنە مادەیەکی کوشندە و سوورە بن و لە ڕەوت و بزاوتن دەوەستن. ڕاستیەکە کاتێک کە ئینسان گوزەرەکە بە ڕێڕەوی ژیاندا زۆر ڕوودا و هەیە کاریگەری گەورەی لەسەر سایکۆلۆژیە و ئینسانە هەیە و بۆ فترەیەکی زۆر ڕنگ بێ تایە بمێنێتەوە. ساڵی 91 بوو کاتی کۆڕەوە مەزنەکە ئێمە لە بینی شۆشمێ و نۆسووا بووین لەگەڵ دایکما خوا لێی خۆش بێت نەنکم نەخۆش بوو سەرێکمان لێ لە ماڵی پورم بوو لەو کاتەیە سیارێک هات پڕ لە خواردن بوو لەو کاتەیە کە سیارەکە هات خەڵکێکی زۆر کەوتە دوای ئاغا و ئەکەوتنە دوای خواردنیان هەڵەیە ئیتر ئەوەی کە بوو بواە بەژێرەوە تووشی گرفتێک بواە هەموو کەس لێ ناپرسێ لە ڕاستیە بەجیان هێشت ئەوەی کە زۆر کاریگەری هەبوو ئەو کاتە لەسرم کوڕێکی گەنجی سپۆرت من خۆم کوڕە گەنجەکەم بینی کاتێک ڕای کرد بە دوای قافڵەکەیە ئەو کوڕەش ژێرپێک کەوت هەشت خوشکی هەبوو گیانی لە دەستدا ڕاستەکەی تا ئێسش ئەو حادستەیانی بەشێکی زۆری ژیانی منی داگیر کردووە و لەگەڵ منە ماوەتەوە و لەگەڵ مایە لە ڕاستیە لە دەرمانخانە سروشتیەکەی کێو نسارەکانی کوردستان جوانترین گوڵ و باشترین دەوا و پاکترین خۆراک دەبینین لە گەشتدا خۆراکی سروشتی و باش خۆراکی هەڵبژاردەیەکی بێدەنگی وانەکانی گەشتە.
یەکێکی دیکە لەو ڕووداوانەیە کە لە ڕاستیە ئێستا زیندووەوە بەردەوام لەگەڵمایە مەسەلەی نەخۆشکەوتنی هاونیشتیمانیە بە شێوازێکی گشتی ئەمە بە حکمی پیشەکەمان کە ئێستا کارمەندی تەندروستی و لە تاقیگە داوامەکەینەوە لە تەواریکە یەکێکە لە نەخۆشخانە هەرە گرنگەکانی شارە جوانەکەمان هەڵەبجەی خۆشەویست هاوشان بۆ ئێمە لە ڕێکخراویش کاری چالاکی وەرزشی و پەیوەندی بە مەسەلەی خۆراک و ئەو ڕێنمایە تەندروستیانە هیچ لەسەر ئەو شتانە ئەکەن کتێبێکم لایە باز لەسەر 35 ساڵی پێش ئێستا یەکێک لە وڵاتە دراوسەکانمانەکات باز لەسەرەوەکە کە لە نێو 1200 هاونیشتیمانی نەخۆشکەوتو تەنها 80 کەسیان بەهۆی میکرۆبەوە نەخۆشکەوتن باقی ئەوانی دیکەیان کە 11,000 و شتەیەکە بەهۆی خۆراکەوە شەکرەیە و زەختەوە هەموو گیر و گرفتە تەندروستیەکان پەیوەندیان بە مەسەلەی خواردنەوە هەیە من زۆر جار کە لە دەوامم دێم لە ڕێڕەوەکە وەسم و سەرنجە دەمزانم ئەوانەی کە دێنە یعنی گومانم لیە لەوەی لە 100% ئەوانەی کە دێنە ئەوێ بەهۆی خۆراکەوە یە نەخۆشەکەون بەشێکی هەرە زۆریان لە تەمەنێکی مناڵیا تووشی زەختە بن تووشی شەکرە بن تووشی گرفتی پشتێشە بن چوزانم نەخۆشی دڵە دنیای نەخۆشی دیکەی کە ئێمە فەحسەکەین و بەشێکی زۆریان ئەو گرفتانیان لە ڕاستیەوە یەکێکە لەو خاڵانەی کە من زۆر لەو شتانێک کە زۆر نیگەرانمەکە و بەردەوام لەگەڵ تەمەنمایە لێرە پرسیارێ بەجێبێڵە و دوای دەیان ساڵ وەڵامەکەی لە بیابان وەرەگریتەوە جەزاتێکی گەورەیە ئەڵڵا کە بە ئەندازەیەکی وردی سەرنەکرد بۆ شاییەکان پڕەکەیتەوە. لە کۆتایی ساڵەکانی 50 سەدەی ڕابردووە لێرە لە گوندی سەرگەت خزمێکی خۆمان کە ئێستا لە ژیاندا ماوە تەمەندرێژ و سەلامەت و عاقیبەت خێر بێ ئینشاءالله ئەڵێ وەرزی گەرما بوو هاوین بوو هاوینێکی زۆر گەرم ئەڵێ ڕەمەزان بوو مناڵ من ئەڵێ من تەمەنم لە 10 ساڵان کەمتر بوو ئەڵێ بە ڕۆژوو نەبووم لەبەرەوەڵە نەگەشت بە سنی بلوغ ئەوە ئەڵێ یاریمانە کراعاتی مناڵەوانەوە زۆر ماندوو شەکەت بووین ئەڵێ بە دیدەم یاریکردنەوەوانەوە وەرزەکەشی گەرماوە بوو ئەڵێ زۆر تین و ئەومان بوو کەڵێ کاتمە مزگەوتەوە بچمە لای حەوزەکەەوە هەر ئەو مزگەوتەی ئێستا لە خوارەوە حەوزێکی تیا بوو لەم کانەی مزگەوتەوە لێرەوە ئاوی بۆ ئەچوو بە بۆڕێ چووە خوارەوە ئەڵێ چوم مەژۆی پیاوی تیا دانیشتبوون بە ڕۆژوومە زۆر شەکەت و ماربوون دیارە ئیش و تات چێشتنگاوێکی درەنگ ئەڵێ کاریان کردبوو هاتبوونەوە لەوێ دانیشتبوون و ئیسراحەت و کشوبن و ئەوە تینویان نەبێت ئەڵێ تمە زۆر تینویان ئەڵێ منیش چوم ئاوم خواردەوە ئاوێکی زۆر دوایەوە ئەڵێ ئەوەم کرد دانیشتم هەناسەیەکی قۆڵم دا ئەڵێ یەکیان وتی خۆزگەم پێت ئاوا من خەریکە لە تینووا خوێن کەم تۆش ئاوای سەد ڕەمەزان نەوە بە ڕۆژووی دوو تەکلیف لەسەر نییە و من ناتوانم تۆ تێر ئاوە خواردەوە ئەڵێ دانەیەکی تریشیان ئەڵێ خی گەورەلیان خۆش بێسەتەوان چوونەتە جێگای خۆیان خی گەورە لە هەمویان خۆش بێ ئینشاءڵڵا ئەڵێ وتی ئەک خۆزگەم پێی نەبێ کێ ئەڵێ ئەو کاتە من ئەو کاتەی ئەم ئەگاتە سنی تەکلیف و ڕەمەزانی ئەم ناکەوێتە شوێنێکە و کام سێبەر و ئەم شوێنە خۆش و فێنک و ئەمەی دەست بکەوێت ئەڵێ تەمەن ئەڵێ زەمن ڕۆژ دەڵێ دوای مدەتێکەڵێ لە سەرەتای شەڕی عێراق و ئێراندا ئەڵێ گیران بە سەربازی لە ساڵی 1982-83 لە بەسرە ئەڵێ سەرباز بوو ئەڵێ ڕەمەزان بوو ڕەمەزانیش لە مانگی ئابا بوو ئەڵێ لە بەسرە نیەتم هێنا و بە ڕۆژوو مەڵە تەکلیفم کۆتبێ سەر ئەڵێ لێبراوانە و بەرپرسیارانە ئەڵێ چوومە ژێری و بە فەخر و شانازیەوە ئەڵێ دەسم نیەتی ڕەمەزان هێنا و ئەڵێ بە ڕۆژوو بووم ئەڵێ زۆربەی ڕەفەکانم گاڵتەیان پێکەنم شید داوە لە ڕەمەزان و لە ڕۆژوو بابەر تۆ لە عەسکەری و گەرمایە و عەلا کولی حال جنوب و ئەمانە ئەڵێ گوێم نەداوام قسانە بەردەوام لە ڕۆژوو گرتنەکەم ئەڵێ پێش جەژن ڕۆژێک پێش عەرەفە ئەڵێ زابتەکەمان کۆی کردینەوە ئەڵێ هاتە لامانەوتی کێ بە ڕۆژوە کێ ڕۆژی گرت تا ئێساتێ بە ڕۆژووە تا ئێساتێ ئەڵێ هەمووی سەریەکتریان کە وتیان وەڵای تەنیا فڵانە کەس ئەڵێ وتیا بابێت دەرەوە کامێ ئەڵەمی شومە دەرەوە چوومە تەنیشتە ئەڵێ وتی بە ڕۆژوو بووی تا ئێستا ئەڵێ بەڵێ وتی هەر هەموو گرتووە ئەڵێ وتە بەڵێ هەر هەمووی بە ڕۆژوو بووم و تا ئێستاتێ قوربان هەموو گرتووە ئەڵێ ئەشترسام جۆرێک لەوەی چوزانم ئەخوو بۆ ئەم شتانەوە عەلا کولی حال وەڵاڵێ وتی دەی مادام ئەڵێ وتی کەیتر لە پرسای لە ماباقی ڕەفیقەکانم کە ئەڵێ هیوانەم ڕۆژە یا دوو ڕۆژی گرتبوو ئەڵێ کەس نەبوو ئەوەنە بڵێن ئەڵێ وتی کەس بە ڕۆژنەوەتە ئەڵێ وتیان ناوەڵە ئەڵێ وتی تۆ حیچی لە نەخوارد ئەڵێ وتم نەخێر سەیدی تا ئێستا بە ڕۆژوو ئینشەڵڵا سبێنش کە عەرەبەیە بە ڕۆژوومە ئەڵێ وتی دەی مادام ئەوایە
ئەڵێ بەس لە هەلو کاتە شاڵێەوەم بیر هاتەوە کە کاتی خۆی ڕیسپیەکانی خۆمان لە ڕوتیان کێ ئەڵێم ناکەوێتە شوێنێکەوە بە ڕۆژوو بێت ڕەمەزان لە شوێنەکاوێت کەم سێ شوێن ئەڵێ من لە گەرمایی بەسرا لە مانگی ئابا ڕەمەزانم کرد ئەڵێ ئابرەکەمان ئەڵێ دە ڕۆژ ئیجازەی پێدام وتی بڕۆرەوە ئەم جنە لە ناو ماڵم ناوتە بە ئیسراحەت جەژن بکە. بە خەونە مەمنوعەکانیش دڵخۆشە بووین و چاوەڕوانی گۆڕینی چیرۆکەکانی ژیانمانە کرد. خەونە ڕاستەقینەکان دەلیلی ڕێگان. لە پاییزی 1990 سەرەتای مانگی دەبوو یەکەم مانگی پاییز 1990 پۆلی شەشی ئامادەیی بووم کە ئەمە ئەڵێم ئەو کاتە ئەڵێم بەیانی نوێژی بەیانی هەڵسام لەگەڵ مەلا بانگدان دەست نوێژم گەر نوێژم کرد و خەوتمەوە مەبەستم لەوە نیە بڵێم بەو جۆرەی مەبەستم لەوەیە کە ئەڵێ خەوی دوای نوێژی بەیانی زۆر وەکو بڵێ دقیقە و بەجێ ئەگات و ئەلا کولی حال کۆمەڵە قسەوباز لەسەرەوە هەیە وەکو خەوی ئێوارە نیسان لە هیلاکی و ماندوو بوون و لەوە چێ کۆمەڵی حاڵەتی بەسەرا بەس من دوای نوێژی بەیانی بوو سوپاس بۆ خوای گەورە الحەمدوللا شکر نوێژی بەیانیم کرد خەوتمەوە کە خەوتمەوە لە خەوما سێرەکەم سێ مانگ بە پڕی مانگ لە چواردا چنێک پڕە بێتەوە تەواو کامل لەبێت بەو شێوەیە تەریب بوون لە یەک ئاستا ئەم سەر بۆ ئەو سەر بەڵام ڕەنگێکی زۆر زەردی کاڵیان هەبوو منیش و ئەو خەڵکەش کە سێرمانە کرد زۆر بێتاقەدون بەو دیمەنە زۆر ینی هەر لە خۆمانە زۆر ئەترسان ئەمە جۆرێک نازانی دیاردەیەکی زۆر دەگمەن و عجیب بوو زۆر ترسمان لەسەر بوو هەر لە خۆمانەوە ئەترسان لە دیمەنەکە لە ناکاوێکدا بە مدەتێکی زۆر کەم خۆر لەسەر هەورامانەوە هەڵات هەر ئاسایی خۆر هاتە ئاسۆ بەرز بوویەوە کە بەرز بوویەوە چۆن ڕووناکیەک بگریت تاریکایەک هەمووی ڕۆشنە بێتەوە تاریکایی نامێنێتەوە ڕۆشنێتەوە بەم شێوەیە ڕووناکایی خۆرەکە تیشکی زەڕینی خۆرەکە دای لە مانکان هەرسێکی ون کرد باشە مانکان من بوون لاشوون کە ئەم دیمەنە بەم شێوەی بەسەر هات مانکان من بوون و ڕۆشنایی خۆراتە ناوە منیش و ماباقی خەڵکەش هەر هەمومان خۆشحاڵ بوون بە دیمەنەکە وسپاسی خوای گەورەمانە کرد تەلەوێ پۆلی شەشی ئامادەیی بوومە و کاتە مامۆسایەکوانە بوو زۆر ئیلتیزاماتی دینی لەخوا بەزیابێ ئێستاش هەر لە حیاتایەوە ماوە زۆر سیقە و متمانەی تەواوم پێ هەبوو خەوەکەم بۆ گێڕایەوە وتی ئەم خەوەت ئەوەی من شتێکی لێ بزانم پەیوەندی بە گۆڕینی دەسەڵاتەوەیە الله ئەعلەم لە ماوەیەکی زۆر کورتدا ئەم دەسەڵاتە ئەگۆڕێت وەکو بە ئەرسانەکەم تقریبا یەکەم مانگی پاییز بوو 1990 پێشەوەی بگەینە بەهار لە حوتی سێدا 1991 یانی حسابکە 5 مانگی پێ نەچوو 4 مانگ باشە ڕێگەی تیفازە کرا گۆڕان بەسەر دەسەڵاتە هات و بەو شێوەی خۆم بینیومەوە ئەمە خۆم ئەوەی بەو جۆرە لەناو ناپاڵ و خەردەل و غازی عسابی بەعسیەکانە هێشتا ئاکارە بەرزەکان و ئیمانە قوڵەکەی مسڵمانی کورد ڕێبەدییەکات و ئەمانەت پارێزی بە ئەنفال و کیمیاباران و جینۆساید لە ئاکار و ڕۆژانەی مرۆڤی مسڵمانی کووردا ناسڕێتەوە دەستە پاک و نەزیهەکان دەتوانن سومبل و نمونە دروست بکەنەوە و کارە ساتەکانیش بکەنە پەروەردە و فێرکردن. ساڵی 1970 بوو کاتی کیمیایەکە وەگە و خەڵکە کە ڕۆیشتن بۆ ئێران ئێمەش کەوتینە ڕێ ئەوە بوو گەشتینە هاوار شۆمان بەسەرا هات من باوکموانم لە ڕێگەیەکی ترەوە دەرکرد بوو تەنها خۆم بووم ئاگرێ کرابوویەوە چوم لای ئاگرەکە خۆم گەرم کەمەوە بەڕاستی سارد بوو خەڵکێکی زۆری لێ بوو لەگەڵەوەشە ئافرەتێک لەوێ بوو حامیلە بوو دیار بوو حامیلە بوو دوو مناڵیشی پێ بوو دوو بوونی پێ بوو بۆی ناڕۆیشت کە منی بینی هیچم پێ نییە وتی کوڕەکە تۆ ئەڵێ هیچت پێ نییە وتم نەوەڵا وتی دەی ئەگەر ئەتوانی هاوکاریمان بکەی ئەو گونیان بۆ هەڵگرە وتم قەیچەکە ئەمە لە هاوار گونیەکەم گر بە کۆڵەوە ڕۆیشتم متر من گەنج بووم تاوان خێراترە ڕۆم ئەو دوو مناڵی پێیەوەی نەدواکەوێت ئەوە بوو گەیشتمە گاکوژە ڕێگایەکی سەختە تا ڕۆیتە دەرەتوێ و لە دەرێتەوەگەیتە گاکوژە ڕێگایەکی زۆر سەختە لەوەی شەو بوو وردە وردەدا بەزیمە خوار بەو شەوە بۆ کوێ بۆ سوڵتانی ساق ئەو هەموو ڕێگای پێچاو پێچ و سەختیە ئەو شوێنەی کە گەڵابەکان خەڵکیان سوارە کرد بۆ ئۆردوگاکان لەوێ ڕۆژ بوویەوە دانیشتم وتم زۆر چاوەڕێم کرد تقریبا سەعاتێ یا زیاتر ئافرەتەکە هەر دیار نەبوو ئەوتم خوایە من چی بکەم بەم کۆڵەی ساتێ با بزانم چی تایە با بگەڕم بزانم ئەم کۆڵە چی تایە
ئەگەر شتێکی زۆر مهمی تیان نییە ئالۆ پەنایە دایانێم خۆی دوای من ئەگاتە لای و کۆڵەکەی خۆی باتەوە ئەوە بوو کۆڵێکیانم کردەوە کاغەز هەبوو ئەو ساسەبوونیان تێیە کرد پێشکیمیایە کە کاغەزێکی خاکی بوو کردمەوە سێرەکەم هەشت بەستە پارێکیایە هەر بەستەیەکیان 1000 دینارە 1000 دیناری پێشکیمیایەکە ڕغبەتێکی زۆری هەبوو ئەوە بوو ئەوم خستەوە شوێنی خۆی لە ناوگونیەکە و گەڕان بە ناوی ئەوزانم چیتری تایە سێرەکەم گڵە بەڕۆژەی تایە ئێوتم وەڵا برا خۆمیش ئەم گڵە بەڕۆژە خۆم گەنجم تاوەکو وەگاتە لام ئەم گڵە بەڕۆژە خۆم وەختێ کردمەوە سێرەکەم ئەمە گڵە بەڕۆژە نییە ئەمە گۆبەرۆکە لە شێوەی گوڵە بەڕۆژە دروستکراوە بازنەی تایە ئەڵقەی تایە گوارەی تایە ئەمە موشتەی تایە کۆڵەکەم بۆ خۆی پێچایە و تایسە یعنی ئەوە نشتی گەورەم بخۆمەوە نەدی بوو ئامانەتێکی ئاوا بدرێ بەشانی تۆ و هەتۆ چی لەیەکی کاکە هەڵسان بە عەقڵی خۆم ئەو کاتەکە 18 ساڵم بوو گەڕامەوە لە سوڵتانی ساقەوە بۆ کوێ بۆ لووتکەی گاکوژە کۆڵەکەشم پێیە بەڵێ وتم ئافرەتەکان ناسمەوە ئافرەتەکان ناسمەوە حامیلەیە و دوو مناڵیشی پێیە ئیتر خۆ تەواو ئەوە بوو گەشتمە سەر لووتکەی گاکوژە دراوسێکی خۆمانم بینی وتی کاک حەیدەرەوە بۆ کوێ وتم شتەکەم بۆ گێڕایەوە وتی بڕۆ لە خوارەوە دانیشە باشە هەرچەندە بگەڕێی تۆ لەوە گمەبی ئەو لە تۆ گمەبێ هەر بڕۆرە بۆ خوارەوە لای گەڵابەکان چاوەڕێ بکە هەتاوەکوێت کە هات ئەوە بوو بەگوێ ئەوەم کرد هاتمەوە بۆ خوار دووبارە چاوەڕێم کرد هەر نەبوو گەیەکەی دوای بانگی عەسر خەریک بوو دنیا تاریکە بوو ئەتی کۆڵەکەم دانابوو منیش سێرەکەم ئافرەتی دەستکاریەکە ورد بوومەوە لێی سێرەکەم خۆیەتی ئەوە بوو کە کۆڵەکەی یاپێن وتم پورێەوە بۆ دەستکاری ئەو کۆڵەکەی دڵنیا بووم کە خۆیەتی وتی وەڵا ڕۆڵە گیانەمەیم شەو یاومە بە تۆ ئەم کۆڵە وتم باشە ناونیشانەکەیم بەرێ ناونیشانەکەیم بەرێ تا بدەمێ وتی ڕادوویەکی تایە و ئابایەکی تایە و ئەوە بعد ئەو کۆڵەی کە بە خۆی بوو ناونیشانی ئەوەیدا وتم وەڵا پورێ گیانەوە نییە هەروتم ئەوە نییە ڕەنگی زەرد بوو وتی وەرا پارە و ئاڵتوونەکەی وتم هێڵا دێ ئاپارە ئاڵتوونەکە و چی و چییە ناونیشانی دقیقی ئاڵتوونەکەیدا ناونیشانی پارەکەیدا 8,000 دینار بوو وتم پورێ گیان ئەوە پارەکەتە ئەوەش ئاڵتوونەکەتە دەستم لێ نەیاوە دامناوە هەتاوەکو بێتە خوارەوە ئەوە کۆڵەکەت ئەوەش گەڵابە ئامادەیە بۆ ئوردوگا هیچ ترسێکی ئەوە نەماوە ئایا کەسێ لێو بدزێ یاوەکو ونیکەی سواری گەڵابەکە بۆ بڕۆ لەو کاتەیشا خۆم چ نەپارەم پێیە تەنیا 450 پێ بوو 450 ئەو کاتە لەگەڵ پاغەت یەپسکیتی پتیوێنە مینۆ هەبوو مینۆکان ئەم لاشە ئەم لاسێ ئەو لاسێ بعد دەخڕێنی ئەو پسکیتەم پێ بوو لەگەڵ ئەو چوارە لە وێرانکردنی کوردستانە بولبول و باڵندە و کە و سوێسکەکانیش وەک مرۆڤەکانی بوونە قوربانی کە و سوێسکەکان بەدەم قاسپەوە لە سەرکانیەکان بە خەردەل گیانیان دەسپارد بولبول ئاخرین چریکەی بۆ مناڵێکی نیوە گیانەوت لە ڕێی عەنەب و کەنێشقان بەڵام دوای تیاچوونی بەعەس کە باڵندەکان گەڕانەوە یەکەمین پرسیان بۆ ئاوازی خۆیان ڕاگەیاند و ئیتر دەستیان بە ئاوەدانکردنەوەی کوردستان کرد کاک ئارام و کاک داراش بۆ گروپی شاخڕەوی و بۆ ئومێدی داهاتوویەکی گەش بولبول ئاسا کۆتاییان بە چیرۆکە تراژیدیەکانی مرۆڤی کورد هێنا و ئاواز و ناڵەی ڕەسەنی ناوچەکەیان چرکاند و ئیتر مۆڵەتی ڕەسمی چیرۆک و بەسەرهاتی ئومێد بەخشی دارگوێزەکانیان ڕاگەیاند لا ولا وكمي أغيان دوبيرة كمي لا كبم لوي يا الله دوشي خي كمي لا كبم لوي يا الله دوشي خي كمي وصاز مبو قل كم جان في مجمع ابو فوز هيج كزام
باوانم نبو فورامو أنا هیچ کس مرگی یا الله مبو فراموش باخوته ويلي باوانم تازنه ماما قورو شيخك يا الله حسامي وديناني قورو شيخك يا الله حسامي ديناني كوك غيان تاجبيل رحمة قجد هوار كرمي باوان مخواصا عفي بهوار كرمي يا الله كياني رحمة يا رسول الله يا الله نوزور خوشي عارق يا الله بونوين وشي عارق يا الله بونوين وشي مكومينا غيان قرضان دا سودان ونيز يا الله رسولي الله أنا دا سودان ونيز غيان رسولي